سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە سڵاوێکی گەرم و گەشتان لەبێ. بەنامەی ئەمڕۆ کەشمان چەند بابەت و نامەی ئێوەی خۆشەویست کە بۆتان ناردوین لە خۆگرێت و چەند بابەتێکیشمان هەیە کە پێشکەش بێەوەی ئازیز یەکەین. سەرەتا ناوبڕێکی کورت وەربگرن تا ناوبڕە ببینن دێنەوە لاتان بە نامەی یەکێک لە بینەرانی عزیز. موهایمان را بافتیم، زنجیر آماده است، با موی من بالا بیا، نزدیک آزادی است. با موی من بالا بیا، نزدیک آزادی است. آزادی تالب بەرنامەی ئەم هەفتەیەمان هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی ئاخێزی شۆڕشگەرانی ژینە، ئاخێزێکی کە ڕوخسەری کۆمەڵگای ئێرانی گۆڕی. 3 ساڵ لەوە بەرەو لە 26 خرمانانی ساڵی 1401 خەڵکی قارەمانی شاری سەقەز بە دروشمی ژن ژیان ئازادی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و یاسا و نەریتە کۆنەپەرستانەکانی خڕۆشان. دەنگی خەڵکی سەقز لە کاتی ڕێوڕسمی بە خاکسپاردنی ژینای جوانە مەرگ زۆر زوو لە چەواوی ئێران بیسترا و بە خێرایی هەموو جیهانیشی گرتەوە. وڵات چاوان پێویستە کە ئەم ڕووداوە مێژوویەوە دەستکەوتەکانی هەتا ئێستای بە شێوەیەکی شکۆدار بەرز ڕابگیرێت و هەروەها پێویستە یادی ژیناوە هەموو گیان بەختکردوانی ماخێزە جەماوەریە بەرز ڕابگرین و هەر لێرەوە سڵاو و درودی بێپایانی خۆمان پێشکەش بە بنەماڵەی دادخوازانی ئەم ئاخێزە پرشکۆدارە بێن. بێگومان ڕێزلێنان لە ساڕۆژی شۆڕشی ژینە سەر لە نوێ جەختکردنەوەی لەسەر درێژەی بزوتنەوەکە کە هەروە بەردەوامە و هەروە پێداگرە لەسەر بە دوواداچوونی ئامانجەکانی خۆی. با پێکەوە چەند ئەزمموی بە نرخی ئەم بزوتنەوەی پێکەوت دووپات بکەینەوە. بەڵێ لە هەنگاوی ئەوەڵدام تەقینەوەی بێزاری ژنان لە هەڵاواردنی جنسی بوو کە لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران بەڕێوە چووە. ئەم بزوتنەوەی توانی ئەم بێزاریە بەرینە کۆمەڵایەتیە لە ژێر دروشمی ژن ژیان ئازادیدان نمایش بکات. نەخشودۆری ژنان و لاوان لەگەڵ کوڕان و پیاوانی ئازادی خواست لەم بزوتنەوە زۆر بەرچاو بوو. ئەوان هەموو پێکەوە شۆڕشێکی فەرهەنگی کۆمەڵایەتیان لە خوارەوە لە نێو کۆمەلگادا پەرەپێدا کە سەرنجام توانیان تێدا سەرکەون و بە قسەی تاقمی دەسەڵاتدار یەکێک لە بنەما سەرەکیەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ینی حەجابی زۆرم لێش ڕووخێنن. وەڵێ بەڕاستیم شۆڕشە چاوان کاریگەریەکی زۆری لەسەر پەراوێزخستنی فەرهەنگی پیا و سالار و کۆنەپەرستانە بوو کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە پاڵپشتی دەکرا و پاڵپشتیش دەکرێت. ئەم فەرهەنگە باوەڕ بە بەرابەری جنسیەتی بردە ناو ناخی کۆمەلگا و هەروەها باوەڕ بە جیایدین لە دەسەڵاتی سیاسی کردە باوەڕێکی گشتگیر کە ئێستا هیچ کەس ویلایەنێک ناتوانێت بە ناوی دەسەڵاتی ئاینیەوە داهاتوویەک لە کۆمەلگایەدا بخۆی دیاری وایە فەرهەنگێکی تر هاتە ئاراوە تالب کاتێک ژیان لە تەنیشک ژن وەک بزوێنەری خەبات لە دژی ئەپارتایتی جنسیەتی و ئازادی واتە ڕزگاربوونی مرۆڤ لە کتوبەندی ستەم و سەرڕۆیە ڕەنگا و ڕەنگەکانتە خۆی دەبینێتەوە زەمینە بۆ لە یەک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا دەڕەخسێنێت. ئاخێزی شۆڕشگەرانەی ژینە خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نانیشی بە یەکەوە گرێدرا. بەڵێ بزوتنەوەی ژینە کە بە پێشنگایەتی ژنان بزوتنەوەی ژنان و هاوخەباتی لاوانی بوێر توانی ئێران بگۆڕێت بەبێ پشتیوانی نەتەوەستەم لێکراوەکان و بیرجیاوازی ئاینی و فەرهەنگی نەی دەتوانی بەم ڕادەیە ڕاستی جەماوەری ببێتەوە. دروشمی ئازادی و ژیان گزارش لە مافی یەکسان بۆ سەرجەم شارۆمەندانی وڵات و مافی ئازادی بیر و باوەڕ و ڕادەربڕینی گشتیش دەکات. سەر هەڵدانی شۆڕشی ژینە لە کوردستانی ستەم لەکراوەوە هەڵگری واتایەکی ڕەمزی ڕوون و زۆر ئاشکرا بوو. هاوخەباتی کوردستان و بەلوچستان لەگەڵ ئاخێزی شۆڕژێڕانەی ژینە بە درێژایی 3 ساڵی ڕابردوو وەک دوو جۆگرافیای زوڵم لێکراو لەباری نەتەوەییەوە هەڵگری پامێکی ڕوونی هاوپشتی و یەکڕێزیە. ئەگەر هەڵاواردنی ڕەگەزی ژیانی بۆ ژنان و ئاراستە جنسیەکانی دیکە کردوێتە دۆزەخ هەڵاواردنە نەتەوەیی فەرهەنگی و ئاینیەکانیش ڕۆژگاری زۆرێک لە خەڵکی ستەملێکراوی ئێرانی تاڵ کردووە. ئەوەی کە ژنان ئاینە غیرە شیعەکان بیرجیاوازانی ئاینی و عەقیدەتی لە کۆماری ئیسلامیدا لە مافی یەکسانی هاوڵاتی بوون بەهرەمەند نین لە هیچ کەس شاراوە نییە.
ئەم جیاوازی و هەڵاواردنە فرە ڕەهەند و بەربڵاوە زەمینەی بۆ لێک نزیک بوونەوە و یەکگرتووی زیاتر لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی جەماوەریدا ڕەخساندووە. بڵێ هەرسهێنانی دیواری ترس و خولقاندنی ورێکی شۆڕژگێرانەی درەوشاوە یەکێکی ترە لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینە. خۆڕاگری زیندانیانی سیاسی و خەبات و ناڕزایەتیەکان و هەروەها سەر لە نوێی دەستپێکردنەوەی ناڕزایەتی لەلایەن ئەو زیندانیانەوە کە لە زیندان ئازاد دەکرێن بەیانگەری ئەم ورە بەرزەیە. بەڵێ چاوان بزوتنەوەی ژینە نەک هەر ورە و یەکریزی و یەکگرتووی خەباتکارانەی پەرەپێدا واجگەر گۆشە زیندانی کراوەکانی جەماوەری لە دڵی هەموو لایەکدا جێکردەوە بەڵکو تین و تەوژمێکی نوێی بە بزوتنەوەی دادخوازیش بەخشی. لە بیرمان نەچێتەوە کە لە سەرکوتی خوێناوی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینادا سەدان لاو لە سەرانسەری ئێران بە دەستی هێزە ئەمنیەتی و انتزامیەکانی ڕژیم گیانیان لەدەستە. ئەم شەپۆلە وەحشی گەریە هاوشێوەی پشتارە خوێناویەکانی مانگی بەفرانباری ساڵی 96 و خەزەڵوەری 98 هێتاوی زۆرێک لە بنەماڵەکانی داغدار کرد، بەڵام داغداربوونی ئەوان تەنها تایبەتمەندی و بنەماڵە نییە. ئەوان بوون بە هێزێکی گەورەی دادخوازی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بزوتنەوەی دادخوازی بە شێوەیەکی بەربڵاو هاتوۆتە ئاراوە. بڵێ یەکێک لە هۆکارەکانی مانەوە و بەردەوامبوونی ئاخێزی شۆڕژگێرانی ژینە لە بەرامبەر سەرکوتی دڕندانە و فاشیستی کۆماری ئیسلامی گرسنەبەری تاکتیکی کەم هەزینە و جەماوەریە تالب. لە لووتکەی ئاخێزی شۆڕژگێرانەدا ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو هێزەوە بەردەوام هەڵیدا بۆ ئەوەی حەزب بە سیاسیەکانی کوردستان ڕابکێشێتە ناو ململانێکی چەکداری و بە پاڵپەیوەنانی بزوستنەوەی جەماوەری بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی پێشوەختە. ئەم بزوستنەوە جەماوەریە لە ڕێگای سەرکوتێکی نظامی دڕندانەوە لە شەڕێکی نابرابەردا دابمەرکێنێتەوە. بەڵام وشیاری هێزە سیاسیەکانی کوردستان ئەم پیلانەی ڕژیمی پوچەڵ کردووە. مەڵە جگە لەوەش هەنێک لە هێزەکانی دەرەوەی وڵات کە سواری شەپۆلەکان بوون و هەروەها بەشێک لە گروپ و لایەنەکانی وابەستە بە جلهێزە بیانیەکانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەڵێنی سەرکەوتنێکی خێرا و پێشوەختەیان دەدا. و لەم ڕێگەیەشدا بەرامبەر بە ئەگەری زیانی قورسی گیانیش هەستیان بە هیچ بەرپرسیاریەتیەک نەدەکرد، بەڵام وشیاری گشتی هەڵسۆڕاوانی بزوتنەوەکە لە ناوخۆی وڵاتدا ڕێگایەکی دیکەی گرتەبەر. یەکێکی تر لاوانەکان یاخێزی شۆڕژگەرانی ژینە بریتیە لەو پرەنسیبە بێ ئەملا ئۆلایە کە شۆڕژ کاری جەماوەرە. کاتێک پرۆسێکی شۆڕژگێرانی دەست پێ دەکات ئەوە خەڵکن کە لەسەر بنەمای ویست و ئەمانجەکانیان بەرەو پێشێ دەبن. بیرکردنەوە لەوەی کە گۆیا دەتوانرێت بە ڕێکلامی چڕوپڕ و ژاوەژا و پشبەستن بە جەرەوەی کۆمەلگا خەڵک بەرەو ئەملایان ئەو لا ڕابکێشرێت بۆ شوونێکی بێهودە و شکست خواردووە. بەڵێ یەکێکی دیکە لە وانەکانی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا کە باز لێ بکەین ئەوەیە کە هیچ هێزێک ناتوانێت لە بەرامبەر جەماوەری ڕاپەڕی و ناڕازیدا خۆڕاگیری بکات. ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا تەواوی تەرح و پلانە سەرکوتگەریەکانی ڕژیم و لەوانە تەرحی یەکدەستکردن و مشتی ئاسنینی لەگەڵ شکست و ناکامی بەرەو ڕووکردەوە. هەروەها ئەوەش دەرکەوت کە هیچ هێزێکی دەرەکی لایەنگری بەهێزبوونی خەڵکی ئێرانیە. ئەمە یەکێک لە وانەکانی تری ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینایە. لە سەرەتای ئاخێزی شۆڕژگێڕانەی ژنجیان ئازادیدا کە باوەڕ بە ئاڵوگۆڕی خێرای دەسەڵات وەگرتنە دەستی کۆنتترۆلی دەسەڵات لەلایەن هێزەکانی وابەستە بە زلهێزە بیانیەکانەوە وەک بۆ چوونێکی زاڵ نیشان دەدرا ئەو بڕواایە هەبوو کە گوایە بەشێک لە زلهێزە دەرەکیەکان لایەنگری گۆڕینی ڕژیم لە ئێراندان و هەوڵ دەدەن پشتیوانی لە بەدەسەڵات گەیاندنی ئەو هێزانە بکەن کە بە ئاراستەی بەرژەوەندیەکانی ئەوان کار دەکەن. بەڵام هیچ کام لە وڵاتە کۆنەپەرستەکانی ناوچەکە و هیچ زلهێزێکی جیهانیش خوازیاری ئێرانێکی ئازاد ئاوادان دیموکراتیک و پشبەستوو بە ئۆرگانەکانی دەسەڵاتدارەتی جەماوەرینی. لەسەر بنەمای ئەم وشیارەیە مێژوویە کە ئەمڕۆ سەرجەم پرۆژەکانی زلهێزە دەرەکیەکان لە پێشاوی خەڵکەوتون و ئیتر هیچ بایەخێکیانە. بڵێ لە هەلومەرجێکدا کە زلهێزە دەرەکیەکان بیر لە هاوکاری لەگەڵ ڕژیمی ئیسلامی دەکەنەوە و نیگەرانن سەبارەت بە پێشاتە شۆڕژگەریەکان لە وڵاتێکی گرنگ و لە هەسیارترین ناوچەی جیهان، هاوپشتی و هاوسۆزی خەڵکی جیهان لەگەڵ ئاخێزی شۆڕژگەرانەی جەماوەری لە ئێران مایەی هیوە و دڵخۆشیە. خاڵێکی دیکەی ئەرێنی و جێگەی ستایشی ئاخێزی شۆڕژگەرانەی ژینە بریتیە لە ڕنگدانەوە و دەنگدانەوەی جیهانی ئەو ئاخێزە. بەڵێ ئاخێزی شۆڕژگەڕانەی ژینا کە خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نان و
ئەوانەی لە یەک هەڵپێکا و بزوتنەوەی داواکاری تەوەرەکانی لە خوارەوە پەرەپێداوە و هەروەها لە ناخی کۆمەڵگادا ئەوەی وروژاندووە بکردەوە بۆ تا هۆی ئاڵوگۆڕ و وەرچەرخانەیەکی گەورەی کۆمەڵایەتی. بەڵێ جالبە ناوبڕێک ببینین اینجا ڕۆی لەسەر بابەتێکی تری بەرنامەکە. غربتی بیوارا و پرچی رود هواری کرد نای مجر داری صدارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا شار و شخم هوارکن کجی خواهی ترور مکن امرو لکولانی همو شارک کجی کی خواه پلکاکن جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا سر گلدانا دین نان دادین جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا دنگی برزی را پرین هیوای شورشی یکسانی ها جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا طالب کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی دەستپێکی شۆڕشی شکۆداری ژینادا ڕاگەاندنێکی بڵاو کردووەتەوە لەم ڕاگەاندنەدا هاتووە ئەوە 3 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا کە لە ئارامستان یاچی لە شاری سەربەرزی سەقەز بروسکەی ئاخێزێکی شۆڕژگەرانەی لێدرا تێپەڕ دەبێ. چوارشەمە 26 خەرمانان 3 ساڵیادی دەستپێکی شۆڕشێکە کە تەنیا 1 ڕۆژ دوای گیانبەختکردنی ژینامینی بەدەست جەنایەتکارانی حکوومەتی ئیسلامی لە زیندانی گەشتی بەدنێوی ئێرشاددا بە دروشمی ژن ژیان ئازادی سەری هەڵدا. شۆڕشێکە ڕێگای گەیشتن بە ئازادی یەکسانی و جیهانێکی بەری لەستەم هەڵاواردن و چۆسانەوەی بە کۆمەڵگای ئێران نیشاندا. بەڵام حرەکەتێک کە لە کوردستانی شۆڕژگەڕەوە دەستی پێکرد لە ماوەیەکی کووردا سەرتاسەری ئێرانی گرتەوە ئاخێزێک کە لە دژی هەڵاواردن و ئاپارتایدی جنسیەتی و بە ناوەڕۆکی پێشڕەو ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەی خۆی سیمای کۆمەلگای ئێرانی گۆڕی هاوپشتی نەتەوەکانی ئێرانی بەهێزتر کرد خەباتی ئازادی خوازانە یەکسانی خوازانە و عەداڵەت خوازانەی بەیەکەوە گرێدا هەروەها هاوپشتی و هاوسۆزی نێونەوەتەوەیی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران بەدەستێنە و ئەم حرەکەتە ئەم بزوتنەوە گەورەیە درزێکی قوڵی خستە ناو پایەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە بە جۆرێکە ئاسۆی بەردەوامانەوەی ئەم نزامە کۆنەپەرستەی تەواو لێڵ کرد
ئەگەرچی دوای چەند مانگ حزوری جەماوە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی خەسارەتی ئینسانی ئەم ئاخێزە کەم بکرێتەوە، ئەم شۆڕشە شێوازی حزوری خۆی گۆڕی و چوە قۆناغێکی نوێوە کە توانای سەرکوتکردنی ڕژیم بەردەست کاتەوە تایدا و هێزەکانی زەویگیر بکات. بەڵام لە تەواوی ماوەی ئەو 3 ساڵەدا خەباتێکی بە شوێنەی و هەنگاو بە هەنگاو لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵگای کوردستان و ئێران لەلایەن ئەم بزوتنەوەیەوە بەردەماوە. بڵێ هەروەها لەم ڕاگەاندنەدا هاتووە کە ئەوانەیە کە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی ڕووکەش هەڵدەسەنگێنن باس لە دامرکانەوەی ئەو بزوتنەوەیە دەکەن. دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی دیار و نادیاری ئەو ئاخێزە نابینن، بەڵام لە ڕاستیدا شۆڕشی ژینا لە ناخ و لە قوڵایی کۆمەڵگە ئێراندا بەردەوامە. ڕوخساری شەقامەکان، خواردنگەکان، پارک و شارەکانی وڵات، هۆڵەکانی بەڕێوەبردنی ڕێڕەسمە جۆراجۆرەکان و کۆڕ و کۆبوونەوە فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان، سینەما و شعر و هۆنەر بەگشتی هەمووی بۆنی عەتری پرچی پەرێشانی ئەو کش و ژنانەی گرتووە کە بەردەوام دڕکی چاوی کۆنەپەرستانی دەمارگرژ و دژەژن بوون. هەروەها ئەم بزوتنەوەیە بەردەوام و کۆمەڵایەتیە تەنها لە چوارچێوەی خەبات لە پێناو جلوبەرگی دڵخوازدا قەتیز نەماوەتەوە، بەڵکو هەموو وەرەکانی ژیانی کۆمەڵایەتی لە ئێران تەنیوە. فەرهەنگی ئیسلامی ماتەمینی و ڕێڕەسماینیەکان گوێ لێ ناگیردرێ و نەوەی نوێ ئەو کەلتورە سەپێنجراوەی ڕژیمیان ڕەت کردوێتەوە. هۆنەری مقاومەت لە هەموو بوارەکاندا لە چەندایەتی و چۆنایەتیدا گەشێ کردووە. ئەم شۆڕشە خەبات لە پێناو ئازادی لەگەڵ خەبات لە پێناو ناندا لە یەک گرێدراوە. بەڵێ کۆماری ئیسلامی هەوڵیدا کە بە کوشتاری لاوان و گەنجان لاوانی خوازیاری ئازادی و یەکسانی لەسەر شەقامەکان، ئەعدام لە زیندانەکان، بە کوێرکردنی چاوی سەدان کەس لە خۆپێشاندەران و بە زیندانیکردنی دەیان هەزار کەس، بە ژەهراویکردنی خوێندکارانی کەس لە قوتابخانەکان و بە ئەشکەنجە و ئەعدام جەماوەری خەڵک هیوابڕاو کات و وانیشان بدات کە کۆتایی بەم شۆڕشە هێناوە. بەڵام بەردەوامبوونی خەباتی کرێکاران، معلمان، خانە نشینکراوان، خوێندکاران، پەرستاران، دادخوازان، نەتەوەستەم لێکراوەکان و بەرگریکارانی ژینگە سەرجەم ئەم هەوڵە بێهودانەیان لە کوردستان لە خۆدەرخستنی کۆمەلگایەکی مەدەنیدا پوچەڵ کردوێتەوە. ئەم خەباتە درەوشاوەیە بە درێژایی 3 ساڵی ڕابردوو بەردەوام بوو. بە جۆرێک لە ماوەیەدا سیمای کۆمەلگای ئێرانیشی لاسێکی بەرچاودا گۆڕیوە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە بواری فەرهەنگی، کۆمەڵایەتی و سیاسی لەم کۆمەلگایەدا پێکهێناوە. حەجابی زۆرەملێ کە هێمایەکی ئیدۆلۆژیکی ئیسلامی بوو توڕ هەڵدرا و گەشتی بەدناوی ئەرشاد ئیسلامی لە ئاست وەرە و ئیرادەی ژنانی بوێری ئێراندا بە چۆک داهات. پیاوسالاری گیانسەخت کە لە نەرێتەکانی کۆمەلگای ئێراندا ڕەگوڕشەی داکتاوە لە بەرامبەر بزابی خەباتکارانەی لاوان، ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خوازدا تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی پێکراوە و جێگە پێگە ژنان لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا ئێزگار بەرزتر بووەتەوە. بەڵێ لە کۆچایی ڕاگەیاندنەکەدا هاتووە کە سرە ڕای هەوڵەکانی دەسەڵات بۆ زاڵکردنی فەزای تەرز بەسەر کۆمەلگادا و بێ سەرکردنی واتە بە ئێسەرکردنی بزوتنەوەی مەدەنی و کۆمەڵایەتیەکان زیندانەکانی سەرتاسەری وڵات بوونەتە گۆڕەپانی خۆراگری بەرچاوی زیندانیانی سیاسی. مانگرتن لە خواردنی زیندانیانی سیاسی لە سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە هەموو زیندانەکانی ئێران لە نمونونەکانی درەوشاوی ئەو بوارە لە شۆڕشی بەردەوامی ژینا بوو. لاوە بارودۆخێکدا کە کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆیان بۆ یادکردنەوە و بەرزڕاگرتنی ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژینا و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گیانبەخشکردووانی ئەم ئاخێزە شۆڕشگەرانەیە ئامادە دەکەن با لە ساڵیادی ئاخێزی شکۆرداری ژن ژیان ئازادیدا لە کوردستان و لە هەموو ئێران هاوڕێی لەگەڵ بنەماڵی گیانبەخشکردووان ڕوو بکەینە سەر گۆڵکۆی ئەو ئینسانە نەسرۆتوانێکە پێشکەشکردنی گیان یازیزانیان دارستانی شۆڕشێکی کۆمەڵایەتیان ئاودێر کرد. یادیان بکەینەوە و دەستەگۆڵی ڕێزی و خۆشەویستیان پێشکەش بکەین. باجارێکی تر لەسەر ئیرادە و هاوپشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان وێران بۆ درێژەدان بە شۆڕشی ژینا جەخت بکەینەوە و یاد و بیرەوەری گیانبازی و فیزاکاری گیانبەخشکردوانی ئەو شۆڕشە بەرز و بەڕێزرا بکرین. اینجا کردستان است. کابوس فاشیستا.
جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان لەم بەشە لە بەرنامەکەمان نامەیەکە کامیلمان لەبەردەستا کە بۆ ساڵیادی بزوستنەوەی شۆڕژگێرانی ژینا بۆمانی ناردووە لە شاری سەخزەوە. کە کامیل نووسیبیەتی ئێمە کاتێک هەواڵی قەچڵی حکوومەتی ژینامان بیست پەیوەندیمان بە باوکی ژیناوە کرد بۆ ئەوەی پێ بڵین کە گرنگی بە هەڕەشەی هێزانیەکان نەدات و نابێت تەرمی کچەکەی تا کاتژمێر 26 خەرمانان بە خاک بسپێردرێت. تاو کاتە هەزاران کەس کە زۆربەیان لە شارەکانی سەخەز، بانا، مەریوان و بۆکانەوە هاتبوون لە گۆڕستانی یاچی کۆبوونەوە. دەوڵەت ژمارەیەک مەلای کورد و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی ڕیز کردبوو دەیانویست ڕێڕەسمەکە خێرا بە ناوی خۆیان تەواو بکەن و بۆ خۆیان بەڕێوە ببن. کاتێک چەند کەس لەو مەلایەنە دەیانەویست بە ناو تەڵقینی ژینا بخوێنن، خەڵک ئاعترازیان کردە سەریانی وتیان پێویست ناکات، شەهید تەڵقینی ناوێت. پاشان ژنانی بەشداروی ڕێڕەسمەکە دروشمی پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایەیان بەرز کردەوە کە ئاماژەیەک بوو بە مەرگی ژینا. بەم شێوەیە خەڵک ڕێگەیان نەدا مەلاکان هیچ کارێک بکەن دووریان خستنەوە. پاشان بە دروشمی مەرگ بۆ جاش هەموو بەرپرسە حکوومەتیەکانیان ناچار کرد ئەوەیە بەجێ بێڵن. بە دوای ئەوەدا ژنان وێ ڕایگوتنەوەی دروشمی پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایە سەرپۆشەکانیان توور هەڵدا و درێژیان بە دروشمەکانیاندا. کاکامیل لە درێژەی نامەکەیدا بۆی نووسیون کە دوای بە خاکسپاردنی تەرمی ژینا چەند کەسێک سەبارەت بە چۆنیەتی کوشتنی ژینا و جینایەتەکانی کۆماری ئیسلامی قسە و باسییان کرد. پاش بە خاکسپاردنی جەماوەر بەدانی دروشمی شەهید نامرێ نان کار ئازادی
و ژن ژیان ئازادی بەرەو ناوشار کەوتنەڕێ. جەماوەرەکە گەیشتنە بەردەم فەرمانداری. هێز ئەمنیەکانی پارێزەری دام و دەستگا و ئۆرگانەکانی حکوومەت هێرشیان کردە سەر جەماوەری ناڕازی و چەند کەسێکیان لەوێ بریندار کرد. دوای هێرشی هێزە سەرکوتگەرەکان شەڕ و تێکەڵچوون تەواوی شاری گرتەوە. لاوان بە بەرد و هێزەمنیەکان بە چەکی ئاگرین ڕوبەڕووی یەکتر بوونەوە و شەڕێکی بە تەواومانە دەستی پێکرد. لەو ڕۆوەوە کە ژمارە هێزەمنیەکان توانای سەرکوتکردنی خەڵکیان نەبوو، ژمارەیەکی زۆر ماتۆرسواریان نارد بە هانای هێزەکانیانەوە. ئەم هێزانە لە چەند ناوچەیەکی شار لەوانە ئیدارەی ئاو کە لەلایەن لاوانەوە ئاگری تێبەردرا دوخانیاتی سەقز و قوتابخانەکان جێگیرکران. بەهۆی جێگیربوونی هێزە ماتۆرسوارەکان لە هەموو بەشەکانی شار لاوانی ناڕازی لە هەر کوچە و کۆڵانێکی شار دەهاتنەوە سەر شەقامەکان. ئەو هێزانە یەکسەر هێرشیان دەکردە سەر ئەو خاڵە و وەک لەشکری مەغۆڵەکان تەقیان لە ماڵی خەڵک دەکرد و هەموو دەرگا و پەنجەرەی خەڵکیان دەشکان. بەڵام خەڵک بە بێترس و بە شەهامەتەوە بەرەو ڕووی ئەو هێزانە دەبوونەوە بە دروشمی مەرگ بۆ کۆماری ئیسلامی، مەرگ بۆ جاش ناچاریان دەکردن کە دوورکەونەوە. لە ڕاستیدا شاری سەقز بوو بە پادگان و هەر کاتێکی ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان بانگەوازی مانگرتنیان دەرکرد، بازار و شەقامەکان بە تەواوی چۆڵ دەبوو. هێزە سەرکوتگەرەکان ترسی مەرگیان لێ دەنیشت و بەسەر لێ شێواویەوە هەوڵیان دەدا خەڵک شەقام و کۆڵانەکان چۆڵ نەکەن. کاکامیل لە کۆتاییدا نووسیویەتی بەم جۆرە دروشمی سەرەتا و سەرەکی ئێمەواتە پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایە تێکەڵ دروشمێکی تری ژنان واتە ژن ژیان ئازادی کرا بوو بە دروشمێکی سەرەکی. ئەلبەت ئەم دروشمە لانیکەمی جەواکاریەکانی ئێمەشی لە خۆ گرتبوو و توانایی جەماوەری بوونەوەی بەدەستێنا. ئێستا پاش 3 ساڵ بیرەوەریەکانی ئەم ئاخێزە جەماوەریە هەر زیندووە چۆن ئاخێزەکە زیندووە و هەنگاو دەنێ بۆ گەیشتن بە ئاواتەکان. چاوان ناوبڕێک ببینین بینەرانیشمان ماندوو دەبوون بە نامێکتر لە هاوڕێ فاتح. بەڵێ دینەوە خزمەتان فەرموو. شەقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدووتەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەلادە ژینەی چاوجوان ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە ژینەی چاوجوان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئەورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە
چاوقەژە لەشکەکەت لادە لە چەگلادە ئەگەری جەن لەسەر گوڵ ئالادە لە چەگلادە بەڵێ چاوان نامێکمان هەیە لە هاوڕێ فاتح بەڵێ. بازەکاڵە لەم ڕۆژانەدا لە ساڵیادی ڕاپەڕینی گەورەی کۆمەڵایەتی و کولتوری داین کە لە ڕوویکاتەوە درێژخایەترین ڕاپەڕین لە مێژووی هاوشەرخی ئێمەدایە کە دەستکەوتە گرنگ و بەرچاوەکانی ناکرێت نکۆڵی لێ بکرێت. ئەگەر ستەمی ڕەگەزی نابەرابەری دژی ژنان هۆکارە سەرەکیەکانی ئەم ڕاپەڕینە بوون، بەڵام ئەم ڕاپەڕینە لەو سەنگەرە ترازە و پرسی ژنان و ئازادی هێنا ئاستی سەرەکی ترین داخوازی کۆمەلگایەک کە لێ بێ بەشکرا بوو. کوشتنی ژینا بەهۆی حجاب لە کوردستانەوە کە دەستی پێکرد بە خێرایی بۆ ناوچەکە و نەتەوە ستەملێکراوەکانی تر بڵاو بووە. ئەو ناوچانە کە بە درێژایی مێژوو ستەمی نەتەوەی زۆرداری و جیاکاریە نەتەوەییەکانیان هەروەها هەژاری و دەستکورتی زۆرتری بەسەریاندا سەپاند بوو، دەکرێت بوترێت کە ئەم ڕاپەڕینە گیانی نوێی بە نەتەوە لە بیرکراوەکان و ستەم لێکراوەکان بەخشی. تاکو ئەم جارە ناڕەزایەتیەکانیان بەرامبەر سیاسەتە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی بەرزکەنەوە کە یەکێک لە دەرکەوتە گرنگەکانی ئەم ڕاپەڕینە پاشەکشەکردنی ڕژیم ئیسلامی لە باری ناسنامەی ئایدۆلۆژی خۆیەوە واتە حیجابی زۆرە ملێش بوو کە لە ماوەی ئەم ڕاپەڕینەدا و دوای ئەوەی کە ڕوخساری شارەکان و شەقامەکان گۆڕان، ژنان بە پۆشاکی هەڵبژاردراوی خۆیان لە فەزای گشتیدا دەرکەوتن لە شەقامەکان، پارکەکان، سینەماکان لە فەزای کۆمەڵایەتی و کولتوریدا تەنانەت بە گۆرانی گوتن و سەمای شەقامیش دەستکەوتی بەرەنگاربوونەوە و تێکۆشانی چەندین ساڵەی خۆیان بینیوە هەستیان پێک. کاک فاتح لە درێژەی نووسینەکەیدا باز لەوە ئاکات کە ئەڵێت سەرەڕای سەرکوتی تند کە بۆ هۆی کوژرانی ژمارەیەکی زۆر لە خەڵک، نابیناکردنی ژمارەیەکی بەرچاو و دەستگیرکردنی بەرفراوان کە ئێستا ژمارەیەک لەوان لەژێر حکمی دڕندانە و نامرۆڤانەی ئێعدامیشدان، ئەم ڕاپەڕینە بە شێوازی جیاواز بەڵام هەر بەردەوام مایەوە. بەڵام بۆچی وایە؟ پێم خۆشە لە ڕوانگەی خۆمەوە باسی بکەم، بەڵام جارێ با باسیەوە بکەم کە ئەم ڕاپەڕینەوە بە تایبەتی ئامادەبوونی چالاکانی ژنان، گەنجان، تەنانەت قوتابیان لە سنوورەکانی وڵات تێپەڕی وەگەیشتاسی جیهانی بە تایبەتی وڵاتانی ئەوروپایی. بەڕاستی بۆچی هاواری ژن ژیان ئازادی و هەموو شوێنێکی گرتەوە؟ تاوەکو ژمارەیەک لە ژنانی نوێنەرانی پەرلەمانەکانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا لە هاوپەیمانیدا لەگەڵ ژن ژیان ئازادی و لەگەڵ ژنانی ئێران قژیان لە بەردەم کامێراکاندا دەبڕی و هاواری ژن ژیان ئازادیان بردەکردەوە. هەندێک جار لە قۆناغێکی ڕاپەڕین یان شۆڕشێکدا ئەو دروشمانە کە دەخرێنە ڕوو بەپێی بارودۆخی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی و بارودۆخی چین و توێژەکانی کۆمەلگاشەوە، زۆربەی ئەو چین و توێژانە ئاگرێتەوە، دەچێتە ناخی کۆمەلگا و وەک نمونە لە ڕەوتی تێکۆشانی دژە داگیرکاری وڵاتی ئیسپانیا لە سەدەی 19 لە وڵاتانی ئەمریکای لاتین دروشمی دەسەڵاتی خەڵک بوو بە دروشمێکی گشتگیر، یان لە ڕەوتی ڕاپەڕینی خۆڕسک لە وڵاتانی عەرەبی لە ساڵی 2011دا کە بە بەهاری عەرەبی ناسرا لە تونس هاواری نان ئازادی کەرامەتی ئینسانی و لە میسر نان ئازادی عەداڵەتی کۆمەڵایەتی خرایە ڕوو کە دەربڕی داواکاری لە بارودۆخی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی ئەم وڵاتانە بوو کە ملیۆنەها لە خەڵکی کێشایە نێو مەیدانی تێکۆشان لە وڵاتانەدا. و لە درێژە داڵێت بەڵام بۆچی بەردەوامی تێکۆشانەکان سەرکەوتوو نەبوون لە گۆڕانکاری پێکهاتەی و بنەڕەتی لەم دوو وڵاتەدا کە باسێکی ترە. بەڵام لە گرنگی ئامانجەکان تێکۆشانەکان و دروشمەکان کە خراببوونە ڕوو هیچ کەم ناکاتەوە. بڵێ دروشمی ژن ژیان ئازادی ڕاستە نەیتوانی بگاتە ئامانجەکانی خۆی، بەڵام هیچ لەوە ناگۆڕێت کە ئەم بزووسنەوەی و دروشمە سەرەکیەکەی گەلێک گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری بە دوای خۆیدا هێنا کە ئێستاش بەردەوامە. هۆی سەرەکی ئەم بەردەوامیەش ئەوەیە کە ئەم دروشمە ڕنگدانەوەی ئاوات وەرەزوەکانی خەڵکی ستەمدی تو ئێرانە. ڕاستە ڕاپەڕین سەنگەرێکی گەورەی دژ بە ژنانی فەتح کرد، بەڵام ژیان و ئازادی دوو سەنگەری ترن کە بۆ بەدیهێنانی ئەم ڕاپەڕینایدامە هەیە.
چۆن خەڵک باش دەزانن کە ئەگەر سەنگەرەکانی تر فەرد نەکرێ مەترسی لە دەستانی دەستکەوتەکانی تا ئێستا دوور نییە. با بزانین ئایا شەرایەتی سیاسی کۆمەڵایەتی ئیمکانی ئەم بەردەوامیە دەڕەخسێنێ؟ کاک فاتح ئەدامە ئێدا دەڵێ ببڕوای من دوای ئەو گۆڕانکاریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا دەستی پێکردووە بەتایبەت دوای ئەو شکستانە کە کۆماری ئیسلامی بەخۆیەوە دیتووە موقعیەتی زۆر زعیفتر بووە بە بەراورد لەگەڵ ساڵی 1401 کاتی دەستپێکردنی ڕاپەڕینی ژینە. بۆیە ئێستا لە 3 ساڵەی ڕاپەڕینی ژینە لە دۆخێکی ترداین هەم لەگەڵ داڕمانی ئابووری و سیاسی ڕوبەڕووین هەم لە بەردەوامی ناڕزایەتیەکانداین. بە واتایکی تر هەموو بەڵگەکان نیشان دەدەن کە حکوومەت نەک تەنیا لە ڕووی ئابوووریەوە بەڵکو لە ڕووی سیاسیشەوە لە ئاستی ناوخۆ و دەرەوە ڕوبەڕووی قەیرانی تند و ناتەوانیە. تەنها سیاسەتی سەرکوت و حکمی عەدامی لە پێش گرتووە. هەموو ئەم ڕووداوانە گۆڕان و گۆڕانکاری سیاسی و ئابووری و دۆخی خێرانی کە کۆمەلگا ڕوبەڕوویەتی بە ئێمە دەڵێ کە شرایەت بۆ بەردەوامی ڕاپەڕین بۆ فەتحی سەنگەری ژیانی و ئازادی فراهەمە. بەڵام ئەگەر شرایەت فراهەمە ئایا ئیمکانی ئیسپادە لەم شرایەت فراهەمە؟ بە بڕوای من ئەمە کاک فاتح دەڵێ هێشتا فراهەم نییە. بۆیە کۆماری ئیسلامی ماوەتەوە کەوا بوو دەبێ بزانین چۆن ئیمکانی ئیسپادە لەم شرایەتە فراهەم دەبێ. وتمان دوژمنی ژیان و ئازادی کز و لاواز بووە. نەڕزایەتیەکان بەردەوامن. هەر ئەمە کافیە کە ئێمە بۆ نەتیجە بگەین کە فراهەمکردنی ئیمکاناتی پێویست بۆ فەتحی سەنگەرەکانی تر لەبەردەستن. سەرەکی ترین کار ڕێخستن و ڕێکخراوە نهێنی و ئاشکراکانی لە گەڕاک لە ناوەندی کارەکانەکە نەک تەنیا پێویستیەکی ئەمڕۆیە بەڵکو فراهەمکردنی کە ڕستەی فەتحی سەنگەرەکانی ترە. دەزانین سەنگەر بەدەستی بەتاڵ فەتح ناکرێ. دەبێ خۆمان بەهێز بکەین و ڕێگای بەهێزبوونیش خۆڕێخستنە. بۆ شای سیاسی و ئابووری قەیرانی دوای جەنگی 12 ڕۆژە قۆناغێکی تری تێکۆشان لە بەردەم هەموو هێزەکاندا دەنێت کە دەبێت بۆی ئامادەگیمان هەبێت. تالب نامەیەکی تری بەرنامەکەمان نامەی کاک ناسرە کە بەدەستمان گەیشتووە. کاک ناسر لە نامەکەیدا بۆمانەڵێت کە کەمتر لە 3 ساڵ لەمەوبەر ئێران بزوتنەوەیکی بەهێزی لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی تاقی کردوێتەوە. بزوتنەوەیەک بە داواکاری مرۆڤانە، ئازادی، مافی جیاکردنەوەی ئاینە دەوڵات، کۆتایهێنان بەستەبوون و تەبعیز لە ژنان و یەکسانی هەموو مرۆڤەکان سەرڕای جیاوازەکانیان. ژن ژیان ئازادی ڕەوتی بیرکردنەوە و کولتوری مرۆڤایەتی پێشکەش بە کۆمەلگا کرد کە لەگەڵ سیستمی ئیستبدادی کۆماری ئیسلامیدا دژایەتێکی بنەڕەتی هەیە. کاک ناسر لە پەیامەکەی خۆیدا دەڵێ با بزانین ئایا ژن ژیان ئازادی یەکەستێرە بوو کە لە ئاسمانی ئێراندا کە چرکەیەک درەوشایەوە ڕۆیشت یان نیشانەیەک لە دەستپێکی سەردەمێکی نوێ لە خەباتی دموکراتیکەکانی خەڵکی ستەمدیتووی ئێران بۆ سەلماندنی بەهامرۆیەکان بوو. لە بەشێکی تریەم پەیامەدا هاتووە کە زۆرێک گومان دەکەن کە تا کۆتایی کۆماری ئیسلامی ڕێگایەکی زۆر نەماوە. تەنانەت ئەگەر ئەم گومانە بە جددی وەربگرین دەبێت دان بەوەدا بنین کە تا دامەزراندنی بناغەدانانی کۆمەلگایەک لەسەر بەهای مرۆڤایەتی ڕێگایەکی درێژ و سەختمان لەبەردایە. ئومێدەوەیە کە باوانە وەرگرتن لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەنگاو لە ڕێگایەکدا بنین کە ئێمە بەرەو جێبەجێکردنی ئاواتەکانی ئەم بزوتنەوەیە ڕێنمایی بکات و زمینەی گەیشتن بە پەیوەندیەکی مرۆڤانەتر ئامادە بکات. زۆر سپاس بۆ کاک ناسر بۆ نامەکەی و بۆ پرسیارەکانی. بەڵێ تالب ئەگەری ئەوە هەیەکە لە ڕۆژانی داهاتوودا بەکارهێنانی مەکانیزمی ماشە ڕابگەندرێت. ئەمەش لە کاتێکدایەکە ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێو قەیران و گەندەڵی کوڵ دەست و پێ لێ دەدات. نەتوانایی دۆزینەوەی چارەسەری هەیە، نەتوانایی هیچ جۆرە ڕێکەوتنێکی هەیە بۆ ڕێگری لە ئەگەری دووبارەبوونەوەی جەنگ. لە هەمان کاتدا لە ناوخۆیشدا سیاسەتی سەرکوتگەری بەردەوامە. ئەمە سەرەتای نامەی کاک بەهمەنە بۆمانی نردووە. لە ئێدامەدا دەڵێ کاک بەهمەنکە بێگومان کۆماری ئیسلامی نەدەتوانێت بەبێ ئەوەی باج بدات سازش بکات و نەدەتوانێت شەڕیش بکات. چۆن هەردووکی یەک ئاکامی هەیە ئەویش هیچ نییە جگە لە شکست. جارێ پرسی جێنشینی خامنەی بەلایەک بەڵام چەند باڵ و لایەنی تر لە ناوخۆی ڕژیمدا خەریکن خۆیان بۆ دوای ئەم دۆخی سازانە ئامادە دەکەن کە پێدەچێت بەڕێوە بێت.
ئۆلەگاریشی دارایی سوپای پاسداران کە بۆ بەدەستێنانی دەسەڵات لە پشت پەردەوە خۆی حەشارداوە و هەروەها ئەو ڕەفرمخوازانەی کە هەر ڕۆژەوە بۆ پلانێکی نوێوە دێنە مەیدان هەموو ئەمانە بەشێکن لە ئاڵوگۆڕی ڕوخسارەکان لە لووتکەی دەسەڵاتدا. بەڵێ کاک بەهمن لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێت بەڵام کرێکاران زەحمەتکێشان جەماوەری وەیگیان هاتوو مەیدانی مانۆڕی ئەو گروپ و لایەنانەی ناوخۆی ڕژیمیان کە هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی ڕزگارکردنی کۆماری ئیسلامی لە بخێرانە دەدەن زۆر سنووردار کردووە. چارەنووسی سیاسی دواڕۆژ ئێران نەک باڵ و گۆڕکردنی مۆرەکانی ناو ئەم دەسەڵاتە بەڵکو بەڕاپەڕین و بەرخۆدان و شۆڕشی جەماوەری و سەرنجام بە ڕووخانی شۆڕژێڕانەی کۆماری ئیسلامی دیاری دەکرێت. درەنگی یازوو ئەم ڕووداوە دەکەوێت. دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین. ئامادەگیش لە هێزدایە و هێزیش لە ڕێخستنی چینی کرێکار و زەحمەت کێشدا. فەرمون ناوبڕێک وەربگرن بە نامەیەک لە کاک ئارام دێنەوە خزمەت. کنج یک خونه سر که پر تنهاییه منم و قناریم که صداش طلاییه نمیدونم چی میگه ناله هاش کجاییه بندی زمین که نیست قاصد رهاییه نفس نفس قفس بس نفس نفس قفس بس نفس نفس قفس بس نفس نفس نامەیەکی تری بەرنامەکەمان تارە بنامەی کاک ئارامە لە نووسراوەیەکدا دەڵێ پزیشکیانم ڕۆژانە بە دیمەنێک کە نائومێدی پێوە دیار بوو باسی لە ڕووخان کرد. دەڵێت وڵات لە بواری ئاو کارەبا و هەوادار لە ئاستانەی ڕووخاندایە. وەگەوەی جەنابی ئەندازیارێکە کە تازە هاتووتە سەر خراپەیەک و سەرسام ماوەتەوە کە بۆچی ئەم خراپەیە پێکاتووە. بەڵام لەبیر دەباتەوە کە تاماوەیەک پێشتر باسییان لە گەیشتن بە لووتکە دەکرد. جگە لەمە پرسیار ئەوەیە کە کێ ئەم خراپەی بە قەد وڵاتێک بەرهێنەوە؟ کێ ڕووبارەکانی وش کردووە؟ هەوای ژاراوی و پیسی کرد هەواکەی ژاراوی پیس کردووە. کارەبای کردووە بە کەرەستەی تەجمیلی و نانی لە خوانی خەڵک دزیوە. کێیە جگە لە هەمان کۆماری ئیسلامی هەمان ئەو باشە ئیسلامیانەی کە بە ئاڵای دین و سەرمایەوە زیاتر لە 4 جەیەیە کە ژیانیان کردووەتە دۆزەخ بۆ بەشی هەرە زۆری خەڵکی ئەم وڵاتە. بەڵێ قەیرانی ئاو هەیە، قەیرانی کارەبا هەیە، قەیرانی هەوا هەیە، قەیرانی ژینگە هەیە، بەڵام ئەمانە تەنیا لە خەکانی دارستانێکی لە ناوچوونە. ڕیشەکەی لە نان و ژیانی ڕۆژانەی خەڵکدا لە سەفی نان و لە منداڵانی کار لە کرێکارانی کە حەقدەستیان بە چەند مانگ دوا کەوتووە لە ژنانی کە بۆ سادەترین مافیان دەبێت شەڕکەن. پزیشکیان دەڵێت لە لێواری ڕووخاندای، بەڵێ ڕاست دەڵێت، بەڵام نەک بەو شێوەی کە ئەو دەیەوێت نیشانی بدات. ڕووخان خواستی خەڵکە، ڕووخان هاواری شەقامە، ڕووخان هاواری ملیۆنان گەرویە کە گوتیان مەرگ بۆ ڕژیمی ئیسلامی. ڕووخانێک کە پزیشکیان لێی دەتۆقێت، حکمی خەڵکە. ئەمە نەڕووداوە بەڵکو ئیرادەی شەقامە، نە بڕیاری ئاسمانە بەڵکو مستی گرێدراوی خەڵکی وەیان هاتووە، هاواری گەنجانە، هاواری ژنانەکە لەرزی خستۆتە کۆشکی ویلایەتەوە. خەڵک جار لە دوای جار ڕایانگەاندووە کە کۆماری ئیسلامی دەبێت بڕوات. پزیشکیان لە لێواری ڕووخان قسە دەکات، بەڵام ڕاستی ئەوەیە کە حکمی ڕووخان ماوەیەکە دەرکراوە و خەڵک لە پرۆسەی جێبەجێکردن و بەدیهێنانی ئەم حکومەدا. کەوایە دەبێت بزانین دەسەڵاتیش بەڕوونی تێگەیشتون کە ڕووخان لە ڕێگادایە، ئەمە ئیتر ناتوانن نکۆڵی لێ بکەن. دەنگی زنجیرەی ڕووخان لە دیوارە کلۆرەکانیاندا دەزرینگێتەوە، بەڵام مەسەلە تەنیا ڕووخان نییە، مەسەلە چۆنیایەتیەکەیەتی. ئایا ئەم ڕژیمە بەڕاپەڕینی وشیارانە و ڕێکخراوی خەڵک بە شۆڕشی کۆمەڵایەتی دەڕوخێ یان ئێرتجای حاکم بەسەر ئێرانەوە دەست لە نێو دەستی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلەوە ئاگرێکی نوێ بەسەر ژیانی خەڵکدا دەسەپێنن تاکو لە خۆڵەمێشەکەیدا حکمڕانی کرد. ئەوەی هەناوی قەیران لێنراوە هیچ نییە جگە لە هەژاری ڕێکخراو، بێمافی ژن، تەنگەژە، کوشتاری
کرێکاران و گەنجان و تاڵانی سەرچاوەکان کە خەرجی سپا دەستگای ئیسلام و جەنگە ناوچەیەکان بوو. کاتێک نان و دەرمان دەبنە کەرەستەی دەگمەن و ملیاردتا دۆلار خەرجی موشک و ئامێری کوشتار و جەنگ دەکرێت، ئیتر ناوی قەیران نییە، ئەمە جنایەتە. پزیشکیان هۆشدار نادات، تکا دەکات، نەک لەگەڵ خەڵکە ئەرکیان ڕوونە، بەڵکو لەگەڵ خامنەی. ئەو دەڵێ کە لەگەڵ ئەم بارودۆخەدا ناتوانم بەردەوام بم، وەک ئەوەی خۆی قوربانیە. بەڵام قوربانی ڕاستەقینە خەڵکی کرێکار و زەحمەتکێشن کە لە کارگەکاندا بە تونترین شێوە دەچۆسێنەوە، ژنان کە لە دادگا شەڕعیەکاندا شەلاق دەکۆن، منداڵان کە لە چوارڕێیەکاندا کار دەکەن، وە کۆمەڵگایەکی کە لە ژیان و خۆشی شادماییەوە بێبەشکراوە. ئەوەی ئەم بارودۆخەی دروست کردووە ئەمڕۆ گڕیان گرتووە کە تااقەتی بەڕێوەبردنی نییە. بەڵێ لە لێواری ڕوخاندان، بەڵام ئەم ڕوخانە ڕوخانی خەڵک نییە، هەروەک کە باسی کردچاوان ئەمە ڕوخانی ڕژیمی ئیسلامیە بۆ خەڵک. ئەمە هەمان ڕێگایە کە دەبێت لێەوە تێپەڕە تاکو بگاتە سپەی ئازادی بۆ خەڵک. ئەم ڕوخانە سەرەتای ژیانە، نەک کۆتایەکەی. ڕوخان دەبێت دوای ڕاپەڕینی ڕێکخرا و شیارانەی خەڵکو و شۆڕشی کۆمەڵایەتی ڕووبدات، نەک دوای جەنگێک کە تەنیا ژیان دەسووتێنێت. ئەم هەڵبژاردە مێژوویە خەڵک دەبێت بیکات، هەڵبژاردننی ڕزگاری نەک وێرانی. ئەوە جێی سەرنجە پزیشکیان و پەیوەندیەکانی ئەمڕۆ هەمانش دووبارە دەکەنەوە کەشا لە کۆتا ڕۆژەکانی پاشایەتیدا ئەوەی کەوتی دەنگی شۆڕشی ئەوەم بیست. بەڵێ دەنگی ڕوخانیان بیستووە، بەڵام نەک ڕوخانی خەڵک بەڵکو ڕوخانی خۆیان. ئەمجارش نا ئەمریکا و نە ئیسرائیل و نا ڕزای پەهلەوی مافیان نییە ئەم ڕوخانە بکەنە ئامرازی نۆژنکردنەوەی دەسەڵاتی ئرتجاعێکی نوێ لە ئێراندا. ڕوخانی کۆماری ئیسلامی دەبێت بە شۆڕشی کۆمەڵاتی خەڵک ڕووبدات، خەڵک بەدەستی خۆیان بە ئەنجامی دەگەێنن. هەروەک شۆڕشەکان هەمیشە دەکەن ساتێک ڕادەوەستن تاکو بەسەر جەنازەی دوژمندا پێ بکەن و ڕێگا بکەنەوە بۆ داهاتوویەکی ڕوون. فەرمونون ناوبڕێک وەربگرن. کاکسامان لە هەورامانەوە نامێکی بۆ نردوین دێنەوە خزمەت. سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و گاڵی بەرخۆدانە لەم وانەی هەبینە وانە یاسایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلف و بێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلف و بێژین و ڤیانە خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێگانی خۆشیندەم بەداماری ئەم جیهانە داوێنم تەرجی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلف و بێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلف و بێژین و ڤیانە ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برەوتونە لانتی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلف و بێژین و ڤیانە
ژیانە هەمن ژنم ژن ژیانە ئەلف و بێژین و هیانە تالب کاک سامان لە هەوڕامانەوە نووسراوێکی بۆ ناردوین و هەوڵەدات باس لەوە بکات کە چۆن تونند و تیژی لە کۆمەڵگە ئێران کاتی نییە بە پێچەوانە ساختاریە و بەشێکی جیانەکراوە لە دەسەڵاتی دیکتاتۆری لە ئێرانە. چەند بەشێک لە نووسراوەکەی کاک سامان هەدەخوێنینەوە. تونند و تیژی دژ بە ژنان، دژ بە منداڵان، دژ بە کرێکاران، دژ بە خەڵکی ئەفغانستان جارێکی تر تێکەڵیەک لە تونند و تیژی زارەکی و جەستەیی بەرامبەر بە هاوڵاتیان هاتووەتە گەڕ. جگە لەو ڕووزاوانەیە کە لەسەر شەقام بەدی دەکرێن سزای لە سێدارەدان لە زیندانەکان چڕتر بەردەوامە. بێگومان ئەم حاڵەتانە تەنها بەشێکی کەمن لەو تونند و تیژیانەی کە راپۆرت دەکرێن. ئەم وەزعیەتە وەک شاخێکی سەهۆڵین کە لە ئاودان نەخۆمووە تونند و تیژی سیستماتیکی هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت بەرامبەر چینی ژێردەست، هەژار، ستەملێکرا و خەڵکی کەم دەرامەت، ژنان، نەتەوەکانی دەست و کەمینە ئاینیەکان و کەسانی تر کۆ دەکرێتەوە کە زۆر جار و بەردەوام لە گۆڕەپانی گشتی و لە ناکاو دەبیندرێت. ئەم تونند و تیژیە بەربڵاوە هەندێک جار نەرم و هەندێک جار بێبەزەیە، هەندێک جار شاراوە و هەندێک جار بەرچاو، بەڵام هەموو ڕەهەندەکانی بە تەواوەتی پیشان نادرێت. بەڵێ تونند و تیژی کە بەهۆی پێکاتە یان ساختاری سیاسی و کۆمەڵاتی و ئابووری یان نایەکسانەکانەوە دروست دەبێت و زۆر جار بە شێوەی ناڕاستەوخۆ و نهێنی دامەزراوە و تەنها دەرکەوتەکانی هەندێک جار لێرە و لەوێ خۆیان نیشان دەدەن. تونند و تیژی پێکاتەی تەنیا کردەوەی ئازاردانی جەستەیی ڕاستەوخۆ ناگرێتەوە، بەڵکو ئەو قەوارانەش کە دەستگەشتن بە سەرچاوە و دەرفەت و مافە بنەڕاتیەکان کە بە شێوەیەکی نایەکسان دابەشکراون و بەشدارن لە پراوێزکردنی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، هەژاری، ژێردەستی، چەوسانەوە، نەداری و نایەکسانی پەرەپێدەنیش دەگرێتەوە. وتمان هێما و دەرکەوتنی تونند و تیژی ساختاری بەهۆی بنەماکانی دەسەڵات و نایەکسانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە دروست دەبێت و بەپێی ئەم باوەڕە ئامرازی سەرکوت وەک دادگا، ڕادیۆ و تەلەڤیزیۆن، سپای پاسداران و هێزی پۆلیسی و هیتر بەرپرسیارن لە پاراستن و سەقامگیری ئەم دەسەڵاتە. سەقامگیریە کە نایەکسانیەکان لە فۆرمی زۆراوزۆری سیاسی و ئابووری کۆمەڵایەتیدا جێگیر دەکەن. قوربانیانی ئەم تونند و تیژیە کۆمەڵێک گروپ و چینی کۆمەڵایەتین کە لە چاوی حکوومەتی و هێزەکانی سەرکوت بەبێ بەرگری و بێپشتیوان دادەنرێن یان لە دام و دەستگاکانی سەرەوەی دەسەڵاتدا نوێنەریان نییە و یاسا و ڕێساکان کە زاڵن بەسەر کۆمەلگادا هیچ پشتیوانێکیان لێ ناکەن. بەڵێ گوتاری زاڵ کە پاساو بە دابەشکردنی نایەکسانی دەسەڵات سەروەت و سامان دەهێنێتەوە بە شێوەیەکی بەربەڵاو تونند و تیژی بەرامبەر بە قوربانیەکانی ڕێگەخات. ئەم گوتارانە بە شرعیەتدان بە تونند و تیژی دروستکردن و بەهێزکردنی ڕق و خین، پاکانەکردن بۆ سەرکوتی سیاسی، بەهێزکردنی پلەبەندیە کۆمەڵایەتیەکان، دروستکردنی ترس و خۆف بوار بۆ تونند و تیژی سیستماتیک دژ بە قوربانیەکان دابین دەکات. ئاسایش و هێمنی بە شێوەیەکی نایەکسان دابەش دەکرێن. ئەم نایەکسانیە لە دابەشکردنی سڵامەتی و ئاسایشی گشتی دەگرێتەوە بۆ پێکاتە کۆمەڵایەتی و ئابووری سیاسیەکان کە بە خازانجی گروپە باڵادەست و دەسەڵاتدارەکان بە زیانی چینی خوارەوە کار دەکەن. ئەم نایەکسانیە ڕاستەوخۆ تونند و تیژی پۆلیس لە دژی چینی خوارەوە و کەم دەهات ژنان، کەمینە نەچەوەی واینیەکان، پەراوێزنشینی شارەکان و گروپەکانی دیکە کە بە کەسانی دوورە بازنێ دەسەڵات هەژمار دەکرێن یان هیچ شوێنێکیان لە هەرەمی دەسەڵاتدانیە پەرە دەدات. هەر لەو ئاراستەدایە گوتاری زاڵ کە پاکانە بۆ بەرژەوەندیەکانی حکوومەت دەکات پاساو دێنێتەوە بۆ جیاکاری لە دابەشکردنی ئاسایش و سەلامەتی لە کۆمەلگا.
شارەوە نییە کە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا توانایی و هێزی سەرکوت بە شێوەیەکی نەشیاو لە دەستی وەلی فەقی و ئەو دامەزراوانەی پەیوەندیدار بەوەوە کۆبوونەتەوە. ئەم کۆبوونەوەی دەسەڵاتە دەبێتە هۆی پشتگوێخستنی بەرژەوەندی و مافی ژێردەستە و کەسانی دەرەوەی بازنەی دەسەڵات. هەروەها ئاسایش و سڵامەتی وەک کاڵایکی گشتی لەم سیستەمەدا بەپێ دووری و نزیکی لە ناوەندی سەرەکی دەسەڵاتدا بەش دەکرێت. هێزی سەرکۆت وەک ئامرازێکی جێبەجەکاری ڕژیم پابەندە بە پاراستنی ئەم پێکاتە و سیستمە و لە ئەنجامدا بەرامبەر بە هەر گروپ یان کەسێکە هەڕەشەیە بۆ سەر ئەم سیستمە هەبێت توندوتیژی و هێز بەکاردەهێنێت. بەڵێوەش ئەوەیە کە گوتاری دەسەڵات بە شێوەیەکدا ڕژراوە بانگەشێ بۆ دەکرێت کە نەزمی ئێستا بە پیرۆز دەزانێت بۆ نمونە لەژێر ناوی دەسەڵاتی ئاینیدا. پاسە بۆ بەکارهێنانی هێز دەبێت لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی وەک سوپای پاسەران و هێزی انتزامی. ئەم گوتارە دەتوانێت توندوتیژی وەک ئامرازێکی ڕەوا و پێویست بۆ پاراستنی دەسەڵاتی ئاینی و ئاسایشی کۆمەلگایان ئاسایشی ئەخلاق لە کۆمەلگادا بناسیێنێت. لەم چوارچێوەیەدا توندوتیژی هێزی سەرکوتگەر بەرامبەر بە گروپە لاوازەکان وەک ڕێگایەکی بەرگری یان خۆپارێزی ڕەوا دەبینرێت لەلایەوانەوە کە ئامانجی پاراستنی دەسەڵاتی ئاینی ئاسایشی نەتەوەی لەلای خۆیان یان ئاسایشی گشتی و ئاسایشی ئەخلاقیە بۆ ئەوان. لە هەمان کاتدا گوتاری حکومڕانی بە گشتی پێشداوەری و دەمارگرژی لە خۆ دەگرێت بەرامبەر بە هەندێک گروپی وەک ژنان گروپی کەمینە نەتەوەی ئاینیەکان و کەسانی پەراوێزخراو تایدا. ئەم گروپانە کە وەک ناخۆیەکان یان هەڕەشە دەناسرێنرێن و بە ناوێ وەک حیجابی خراپ یان بێحیجاب، ڕۆژاوایی، جیاواز، ئیلتقاتی دەناسرێنەوە. ئەمەش یارمەتی دەرە بۆ ڕەوایەتیدان بە توندوتیژی هێزی سەرکوتگەر بەرامبەریان. ئەو چین و توێژانە کە باس کراوە نوێنەریان لە دام و دەستگاکانی دەسەڵات دانیە و پشتیوانی یاسایی و ڕاستەقینەیان نییە دەکەونە بەر ئەم پەلامار و توندوتیژیانە. زۆر جار توندوتیژی جەستەیی گوتاری باڵادەست لەسەر بنەمای دروستکردن و بەرهەمهێنانەوەی ترساندن و تۆقین کار دەکات. ئەم تۆخاندن و ترساندنە دەتوانێت ترسی ناسەقامگیری کۆمەلگا لە دەستدان یاسایشی ئەخلاقی، پەلاماری کولتوری ڕۆژاوە، خیانەت لە شەهیدانی دیفاعی مقەدەس، لاساری ژنان، لە دەستدانی ئیسلام، لێشاوی کۆچبەران، ترس لە جیاوازی کەلتوری یان ئاین و ترس لە هەڕەشەی ناخۆی یان دەرەکی لە خۆ بگرێت. ئەم گوتارە دەتوانێت چالاکانە هانی هێزەکانی سەرکوتدات بۆ ئەنجامدانی توندوتیژی دژی ئەو گروپانێکە وەک سەرچاوی ئەو ترسانە دەستنیشان کراون. گوتاری حکومڕانی دەتوانێت پلەبەندیە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئێستا بە پیرۆز دەربخات و پاسا بۆ ئەو نایەکسانیەکە هەن بێنێتەوە. ئەم گوتارە بە زۆری بە قازانجی گروپە باڵادەست و دەسەڵاتدارەکان کار دەکات و خەڵکە هەژار و ژێردەستەکان لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەوە لە پۆستە نزمەکاندا دادەنێت. هێزی سەرکوت وەک پارێزەری ئەم نەزمە پابەندە بە پاراستنیم پلەبەندیە و لە ئەنجامدا هەر هەوڵێک هەبێت بۆ گۆڕین یان ململانێکردن لەگەڵ ئەم سیستمە بە توندوتیژی و هێز بەرامبەری مامەڵە دەکات. ئەو یاسا و ڕێسانەیە کە بۆ بەرژەوەندی هەندێک گروپ بە زیانی خەڵک دانراون بەشدارن لە جیاکاری و توندوتیژی بەرامبەر بە چێنی هەژار. وەڵامانە کە باس کرد چاوان ئەم یاسا و ڕێسایانان کە ڕێگە بە هێزە سەرکوتکارەکان دەدەن کە توندوتیژی زیاتر لە دژی گروپە ژێردەستەکان کە باسکرا بەکاربێنن. هێزی سەرکوتکەر بەرامبەر بە هاوڵاتیان تەنیا وەک یەکێک لە دەرکەوتەکانی و توندوتیژیە پێکهاتەیەی کە بە دامەزراوەیی و لە ناخی کۆمەلگای ئێراندا شاراوەتەوە سیر دەکرێت. ئەم جۆرە توندوتیژیە پێکهاتەیەش کە باسکرا بەرهەمی هەڵبژارنی تاکە کەسییان بارودۆخی تایبەت نییە. هەروەها بەرهەمی ڕێکەوت یان بەختیش نییە بەڵکو ڕەگوڕیشەی لە پێکاتە قوڵەکاندا هەیە لە وڵاتەدا. توندوتیژی پێکاتەیی بەرامبەر و گروپانەی کە لە بازنەی دابشکردنی دەسەڵات و سەروەت و پێگە و جێگە و پێگەیان دانین بە تێکەڵکردنی هۆکاری گوتاری، ئابووری، کولتوری، کۆمەڵایەتی، سیاسی و ڕێکخراوەیی ڕوون دەکرێتەوە. گوتاری باڵادەست کە زۆرێک لە نایەکسانیەکان هەروەکو بیرۆکەکانی سەردەمی کۆن شیەکاتەوە ڕۆڵێکی گرنگ لەم کۆمەڵەیەدا دەگەڕێت. باران آزادی دوباره لیک زیاده
زمانك شين وروشن رون هيلي برهبياته خيناتا بدان كرباخي برخدانا حبسامة چنتاري بكشت بابي كنته تبلند كربانكاشن جنجيان وآزادي ناوي ترم زامه جينا جاندا ويلاتي دنگ شهيد بوناته قلو هوز شيار كرن زماني جنم بندست هارت رزگار كرن داويدي بيك چاري دستانا كيف نشوبي لچار دور جهاني ناوي تهار كرن جنجيان آزادي 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 توی هزو خوردی یا برو باسکن که بکن هبی و امیدمش آنازی یا هبکن نوی تمایش مره بوجیانی او بسه ایدی کس نبیشه مجینا تنو بکسه تبلند کربانگاجن جنجیان و آزادی نوی ترم زامه جینا جاندا ولاتی تبلند کربانگاجن جنجیان و آزادی نوی ترم زامه جینا جاندا ولاتی تا لە بجارێکی دیکە ڕژیمی کۆماری ئیسلامی بە دەستڕێژی گولا هێرشی کردە سەر خەڵکی مافخوازی کوردستان. لە نوێترین جنایەتدا هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت لە کاتی ناڕزایەتی دانیشتوانی گوندەکانی پیرئۆمەران، کارۆیان و قوڵخڵا لە دژی پرۆژێ تاڵانکاری و دژە ژینگەئی کانگای زێڕی قوڵخڵا بە تەقەی ڕاستەوخۆ گەنجێکی تەمەن 22 ساڵیان کوشت و چەند کەسێکی تریان لە خەڵکی ناڕازی بە سەختی بریندار کرد. ئەمە بەشێک لە ڕاگەندراوی کۆمەڵەیە کە لە ئێدامەدا هاتووە. کانگای زێڕی قوڵخڵەی سەر بە شاری سەقز کە نزیکەی 2 ساڵ لەوە بەرکراوەتەوە ئێستا تێبینی و قسەوباسی جددی ژینگەیی لەسرە. یەکێک لە نیگەرانە سەرەکیەکان بریتیە لە پیسبوونی ئاوی خواردنەوەی دانیشتوانی سەقز و گوندەکانی دەوروبەری. چەند کانیاوێک لەسەر ڕێڕەوی کانگای زێڕی قوڵخڵا بوونیان هەیەکە دەڕژێنە ناو بەنداوی چراغوەیس و لەم ڕێگایەوە لەوانەیە مادە مەترسیدارەکانی وەک ئارسنێک و جیوە بگوازنەوە بۆ ناو ئاوی خواردنەوەی شارەکە. وەڵێ ما لە بارودۆخێکدایە کە بە وتەی کارناسان وێزگەی پاکردنەوەی ئاوی شاری سەقز ئیمکاناتی پێویستی نییە بۆ لابردن و خاوێنکردنەوەی پیسگەرە شیمیایی و کانزا قورسەکان. لە ئەگەری پیسبوونی ئاوی بەنداغی چراغوەیس هیچ سەرچاوەیەکی بەدیل نییە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ شارەکە و کۆمەڵا ئەو تاوانە بە توندی ئیدانە دەکات و بێڕای هاوسۆزی و هاوخەمی لەگەڵ بنەماڵەی محەممەد ڕەشیدی ئەو گەنجەی کە بە تەقەی ڕاستەخۆی بەکرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد و هەروەها هاوسۆزی لەگە بنەماڵی بریندارەکانی ئەم ڕووداوە داوا لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازی کوردستان و سەرتاسەر ئێران دەکات کە بە دەنگێکی بەرز لە دژی ئەم تاوانە بوەستنەوە و ڕیزەکانی خۆیان یەکگرتووە بەرینتر بکەن. تەنیا بە یەکڕێزی و خۆراگری ڕێکخراو دەتوانرێت بۆ هەمیشە کۆتایی بەستەم و سەرکوتەکانی ئەم ڕژیمە دژە ئینسانیە بهێنرێت. زۆر بەداخەوە ئاگادار بووین دایەتوبە سەلیمی دایکی شەهید داود خۆڕەمی و چەند پێشمەرگەی کۆمەڵا لە شەڕی مەهاباد بە یەکجاری ماڵەوەی لێکردین. دایەتوبە سەلیمی لە ماوەی تەمەنی وەک دایکێکی دڵسۆز و میهرەبان هاوڕێ منداڵانی بوو کە بۆ ئازادی و یەکسانی و عەداڵەتی کۆمەڵایەتی لە ڕیزەکانی کۆمەڵەدا خەباتیان دەکرد. دایەتوبە لە ڕاستیدا تەنیا دایک نەبوو، هاوڕێ بوو، هاندەر بوو. هەر بۆیە بەهۆی ورەی بەرزی جێگای تایبەتی لە نێو خەڵکی شاری مەهابات و خزم و کەسوکاری بوو. بەداخەوە مەرگی دایەتوبە خەسارەیەکی گەورەیە
لە ڕیزی بنەماڵەی دادخوازانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە هەموو بنەماڵەی بەڕێزی خۆڕەمی و سەلیمی و هەموو خزم و کەسان و خۆمان بە شەریکیە و خەم و کۆستە دەزانین. یادی عزیزی بەرز و بەڕێز و ڕێگای پڕێبوار بێت. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران بەم شێوەی گەیشتینە کۆتایی بەرنامەم هەفتەکەمان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بۆ هیوایەکە ناوڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجیەوەی عزیز بوو بێت. لەلایەن منیشەوە زۆر سپاسانەکەم کە چاکۆ ئێستا بینەری ئەم بەرنامەیە بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕۆ بۆ چوونی خۆتان بۆمان باس بکەن. تا بەرنامێکی دیکە ماڵەوە.